من برهان سابیرە هونەرمەندم ئەندازیارم تاوا کردەوە سەرپەرێشی سنتەرێکی ڕۆشنبیری لێرە لە زانکۆی جیهانەکەم بەنسبەت ئێرە تاوان سنتەری ڕۆشنبیری زۆر شتی خسوەتە بەرخۆی یانی زۆر شتی تری هیچیان نەمانە بڵێن ئەو خانووی کە ئێمە بەستانە ئەو خانەوە فۆلکلۆریەتەوە بیرۆکەکەی هێنی خاوەنی زانکۆکەی هێنی دکتۆر نەوزاتە تەوان ئەو حەزیە کرد ئەوەی لە باو باپیرانی خۆیەوە کە خۆمانەوە هەبووە دروست کراوە ئەوە بینێتەوە کایە بۆی لە بیرەچێتەوە یانە ئەو خەڵکانی کە هێنە ئێرە ئەوانێت دەرەوە نازان وەک شوێنەکە بۆ وەختێکە بۆ کاتێکە بۆ کە توانێتی مرۆڤ لە ناوخانی قوڕات دروستکرد هەستان بە دروستکردنی ئەو خانە بەسێتی ئێرە دەمان هەموو دروستکردنی لێرە لە خۆڵ و ئاوەکە هانومانە ئێرە هەموو شتەکان ئێرە دروست کراوەیە هەمووی بە خۆڵ و ئاوەکە قاڵمان بۆ دروست کردووە دروست بووە بە شێوازێکی کە کۆن بڵێن کە باو بووە لە گوندەکانە لە شوێنە کوردەواریەکانە بەو جۆرە توانیمانە دروستی بکەین. ئەمە تقریبان بۆ 2 ساڵە دروست بووە ئەنی فترێک دروستمان کرد تقریبان لەوانێت 2 مانگی خانوو بێ ئەوە خۆی بڵێن قایەکی مەفتوحە کراوەیە خۆی بەش بەشە توانی بڵێ ئەمە 4 بەشە توانی 4 بەش بە زمانەوێ ئەو بەشانە بەکاربێنین بۆ ئیشکردن خاستەن ئەومە بەستمە هەیساکە ئێرەم تەرتیب کرد بۆی بێنم ئافرەتە دەزڕەنینەکان بێنین لێرە شت دروستکەن ئەومە بەسمە بەسان هەر جناحێکم بم بە یەکێک لێرە مەسەن بۆ مثال یەکێ بێت کڵاو و ئەو بابەتە کوردیانە نەقشەکان دروستکە شوێنێکی تر ملوانکە و بازن و مەسایلانە دروستکە بەس یەکی تر خەریکی کڵاش دوورین بێ ئەومە بەستە بۆی هەم بێت ئێرە وەکو پێشانگەیەکی بەردەوام هەبێ هەم بتوانم خەڵکیش ئەو خەڵکانی کە لێرە هیچ دەکەم بتوان خۆیان بژێنن ئەومە بەستەکەمە زیاتر یەکێ لەو ئیشانەکەمە خولی بێبەرامبەرمان کردوێتەوە بەدایان خولی بێبەرامبەرمان کردوێتەوە لە سەرتاشین نەخێنواریمان کردوێتەوە تا ئیساکە زیاتر لە 200 کەس دەرچووە خولی خاتیمان کردوێتەوە خولی چینین و ڕستینیمان کردوێتەوە ئەو خولانەی بەردەوامن ئەوانە بە سەتان خەڵک ئیساکە توانن پاژنەوەڕوان بێن لێرە لە زانکۆی جیهان لە سەنتەرەکەمان شوێنی تایبەتیمان هێتوانن بێن ببێ بەرامبەر پەیوەندیمان پێ بکەن و فێری ئەو بابەتانە بن هەمان کاتیشە ئەمە هەوڵێنە و کەسانێک کە لەگەڵ وەزارەتی کارە هەم فرسەتێکی ئیشکردنیان بۆ بدۆزینەوە ئەمە تامان ئەوەیە کە لێرەمە بەسمان بۆ کە دابینیکەن ئەو تەیرانەمان هانیوە بۆ ئەوی بتوانین یعنی سیمایەکی کۆن پیشانی خەڵک بین بۆی دوور لە شارستانەتی کە بێنە ئێرە کە هەست بکەن کەوا لە شوێنێکی لادەیە کاژین ئەومان زۆر لامە بەست بوو و هەروە خۆشیێکی خۆی تایە ئەمە هەروە توانین بەکاری بێنین وەکو تەجزیعکردنێک بگەڕێنەوە بۆ سەر گوندەکانی خۆیان چونکە ژیانی گوند بەڕێی من دایان جار خۆشترە لە شار.
ناڵم ئەمە کێساکەوەکو ئەمە چۆکە هێنە ئەمەوەکو کاکە ڕەزوان نزیکە لە ئیشەکانی لە تەبیعەت و لە گوند و لە بەشی بۆیە من مەبەستم هەبووی نەخۆ شوێنمان هەیە شوێنی تابەتی جوانمان هەیە بۆ پیشاندانی تابلۆ بەڵام ئێرە گونجاوە لەگەڵ ڕسمەکانی ئەو گونجاوە لەگەڵ ئەو شوێنە بۆیە ئێرەم هاانیەوە بۆ ئێرە وی لە ئەمە یەکەم کەڕەتێتی یەکەم کەڕەتە توانیمانە بێرە پێشانگایەک دێرە بکەینەوە مەبەستیشمان ئەوە نیە ئێرە دابنێن خەریکی پێشانگا بێن ئەو بۆم باس کردی ئەمانە ئیشی دەست بێنمە ئێرە زیاتر ینی کاری دەست بێنمە ئێرە زیاتر دروستکردنی لە پێش دروستکردنی ئەو خانووی بوو کە ئێستا باسمان کرد ئەمە خانوویکی جززیریە زیاتر لە منتیقەی کوردەکانی لای تورکیا زیاتر بەکارێنن معروفە کە خانووی جززیری ڕقم هەشتا بەکارێنن ئەمان مەبەست بوو لێرە چا لێرە تەوان بەدەست بە قوتابیان کە لێرە چاخۆن هەمووی بەخۆڕایە بێ بەرامبەرە چاخۆن مەوادی ترمان داناوە بێوێت لە سەلاجەکانە هەموو شتێکە دامان ناوە کە بێن بیخۆن داشمان ناوە بە پارەیە بە جۆرەی پارەکەی خۆی بەس داوامانەوە ئەگەر پارەت هەیە ئەگەر پارەشە نیە هەر بێ بەرامبەرە یعنی ئەیوامان داناوە کە ئەوکو خۆڕاییە تقریبا تاوان لە زانکۆی زیان زۆر شوێن هەیە هیچ لەو شوێنانە ئەو گازینۆیە کە ئێمە لێ دانیشتوین بەردەوام لەبانیەوە لە سەعات هەشتەوە ئەتوانن لێرە بێن چاپ خۆن دابنیشن گویان لە گۆرانی بێم ئەمە نانی فڕمان دروست کردە بۆ ئەو قوتابیانەی زیاتر کە دەرامەتیان نییە بۆی بتوانن لێرە نانێک بکڕن بە 250 دینار بێن لێرە چایەک بێ بەرامبەر بخۆنەوە و تێر بن ئەتوانین زیاتر وهەروە شتێکی تریشە هەروەکو نانی گەرم خۆشە ینی تەلەبەیەک لەوانێ برسی بێ نانی نەخوارد بێ بانی بێ ڕۆژی زستانە لێرە نانێکی گەرمی دەستکەیە لەوانەیە زۆر خۆشە یا زۆر کەسەیە حەزی لەو نانی گەرمەیە بۆیە زیاتر یعنی فڕنەکە زیاتر بڵێن نزیکی ئیشەکەمانە نزیکبوونەوەی بەشە فۆلکلۆریەکەیە زیاتر تەبان ئێرە بەبێ ئەوەی کە تۆ نەساردی نەگەرمی بەکاربێنی ساڵ 12مان خۆشە بۆ دانیشتن ئاوڕشێنێکەکەی هەست بە بۆنێکی قوڕیەت بۆ زۆر جەویشی تایبەتی دایەتێ و خۆشیەکە دایەتێ ئەوە دەلالەتەوەیە تەبان کە نزیکە بینەوە کە مرۆڤ بەشێکە لە تەبیعەت نزیکە لە تەبیعەت بۆیە حەزی لێیەتی بەبێ ئەوەی کە خەڵکێکە خانوویکی وای دیبێ لە ژیانە نەیدیوە بەزێت ئێرە پێی خۆشە من وەکو شێوەکە ڕەزوان عەبدولقادر ماوەی 25 ساڵە لە بوار شێوەکاری کار دەکەم و پسپۆرەکەی خۆشم هەر شێوەکاریە چونکە خەریجی خەرخۆم خەریجی ئەکادمی هونەرە جوانەکانم ئیشکردنەکەی من پسپۆرەکەی من زیاتر تایبەتە بە ڕەنجی ئاوی و سروشت و هەر لەو کاتی دەستم بە کە ئیشی هونەری کردووە زیاتر ئیشەکانی من سروشت بووە و لەگەڵ سروش تێکەڵاوی بمە بە حکمی ئەوەی ماوەیەک لە دێهاتەکان مامۆستا بمە ئەو ڕنگدانەوەی ژیانی دێهات کاریگەری لەسرم بووە و زیاتر بە قوڵی و حەزەوە چوویمە ناو بواری فۆلکلۆریش. خۆی تابلۆکان پەیامێکە زیاتر سروشتین و ئەو دابوونەریتانی کەوا لە کۆنەوە
باو باپیرانمان پێوە خەریق بووینە پێوە سەرقاڵ بووینە. لێرەدا چەند پیشەیەکم دەرخستە لە ڕێگەی تابلۆوە بۆ ئەوەی نەوەکانی داهاتوو ببتە پامێک لە بۆ ناوەکانی داهاتوو کەوا باو باپیرانمان چۆن ژیانە سەختی ژیانیان چۆن بەڕێ کردیەوە و تا گەیشتنە ئەو ڕۆژەی. خۆی لە خۆیدا کەلتور ڕۆژ لە دوای ڕۆژ لە کالبوونەوەدایە وەنەوەی داهاتوو بەداخەوە زۆربیان نازانن کەلتوری باو باپیرانن یان ئەو دابوونەریتێکەوە باو باپیرانمان دابوونەریتەکی سادە و ساکار بۆکەوا لەسەری ژیان وەکو پەیامێک دەیگەێنم بۆ نەوەکانی داهاتوو کەوا لە بیرمان نەچێتن و ژیانێکی سادە و ساکاریش بووە. لێردا 36 وێنە نمایش کراوە 36 تابلۆ خەباریان زۆرا و جۆرە هەروکە هەموومان دەزانین کەوا کردنەوەی پیشانگەی شێوەکاری هەموو کاتێک لە هۆڵەکان بووە و ئەمەش نەماویست وەکو شتێکی تەقلیدی و ئاسایی بیتن. ئێرەش سنتەرێکی فۆلکلۆریە شوێنێکی فۆلکلۆریە بۆی بڕیارماندا لێرە بکرێتەوە وەکو شتێکی تازە و نوێگەری و لە هەمان کاتیشدا تابلۆیەکان سروشتین و تعبیر لە سروش دەکەن بۆیە لێرە بڕیارماندا لێرە بکرێتەوە. بە حکومی ئەوەی باگراوندێکی هوەریم هەیە و ماوەیەکی زۆرش لە بوارەیش دەکەم زۆر جاران کاتی کە گەشت و سەیران دەکەین ئەو دەشت و دۆڵانە یعنی زۆر جاران لەو من دەبێتە زەخیرەیەک بۆ تابلۆکانم بۆ دروستکردنی ئیش و تابلۆکانم.